السلام عليكم قنزان. باشنا حالو ساكن سلامة جويكي خوش و قنزانة وكوسانكي خوشة مسحي في أو صغارتك داوة والله ما أصل وصولي وأنا شو شخوشة لو رازيها شخوشة لو رازيها تمام بارت في بارا 5000 ميدي أري والله تصرخ شمي ذا كاكا من أو باري دوستينم أو باري دوستينم دمي بيستينم يعني دخمنا وأقريان وتا دوستينم أصل وصاني من داري كاكا دوستينم أو باري دام من دوستينم ما أصل وصاني من داري من قريب ما بيس بيه كرب جابي دوستينم شيء ديري داو أصل كنت بيس بيه أنا بيستوي باري أدي بوشي أتو بوز غاري باري دوستيني زيان لخود ددي شو باري بسوتيني وتب زغاريك بيكيشي بقرا زغارك خرابتريش زيانشي هي أتو هم روجيك زغارة دكيشي زيان لخود ددي زيان لمالو من دال ددي و أو باري خود دسوتيني بزغاري ددي آيا أو خرابترني لا سوتاندني باري يسامنو باري بسوتينم دي دايم هر بارك دسوتيتو طاو بلامتو كزغاري دكيشي هم مالك دسوتيني وهمش زيان لخود ددي وانيا انجا خواي گەورە هەرچی کە پاکە حەڵاڵی کردووە هەرچی کە پاکە خوای پەروەردگار حەڵاڵی کردووە هەرچی کە پیسە خواي گەورە حرامی کردووە ئایا جگەرە پیسەیان نا لە پاکت چی نووسراوە سەبەب ڕئیسی للسەرەتان هەرچی دکتۆرە ئێستا هەیە دەڵێت جگارە هۆکاری چییە هۆکارێکی سەرەکیە بۆ تووشبوونی سەرەتان و چەندین نەخۆشی کەواتە سەرەڕای ئەوەی کە زیان لە پارە و لە ماڵە دەدەی زیان بە خۆشت دەگەێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی لا ضرر ولا ضرار نەدروستە زەرەر لە خۆت بدەی و نەدروستە زەرەر لە هیچ کەسێک بدەی ئایا جگەرە کێشان زەرەردان نییە لە خۆت تووشی چەندین نەخۆشیت دەکات دەیکەواتە جگەرە هەم حەرامە و هەم ماڵ بە فیڕۆدانە و هەمیش زیان لە خۆدانە جێی خۆی نییە دەیرەی باوین و بڵێن کاکە لەمە و دوازغەرەی نەکێشین لێرەوە ڕوو دەکەمە هەموو گەنجێکی ڕوو دەکەمە هەموو مسلمانێکی ئەو کەسێک کە جگەرە دەکێشی بزانە ماڵی خۆت دەسووتێنی ماڵی خۆت بە فیڕۆ دەدەی کە ئەوەش دروست نییە و زیان لە خۆت دەدەی دیسانەوە بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە دروست نییە ئێستا هەرچی زانای ئێستا هەیە هەمووی جگەرە بە حەرام دەزانێت هیچ زانایەکم پێشێک نایە ئێستا بڵێ جگەرە حەڵاڵە هەرچی دکتۆر هەیە دەڵێ جگەرە شتێکی پیسە و شتێکی خراپە کەواتە ماڵ سووتاندن ماڵ بە فیڕۆدان زیان لە خۆدان بەڕاستی شتێکە زیانی بۆ ئینسان هەیە و ماڵی خۆش بە فیڕۆ دەدەی و دروستیش نییە پێویستە هەموو گەنجێک هەموو کەسێک کە جگەرە دەکێشێ نێرگەرە دەکێشێ لێرەوە بڕیارە بدا کە جگەرە نەکێشێ چی دیکە ماڵی خۆی نەسووتێنێت دەستان خۆش بێ و هەموو گەنجێک هەموو مسلمانێک جگەرەی فڕەدات و لەمە دوازگەرە نەکێشێت چونکە هەم ماڵ بە فیڕۆدانە و هەمیش زیان لە خۆدانە دەستان خۆش بێت